بەڕێز محەممەد ئەگێلی ئەمینداری گشتی حزبی ئومەی عراقی لە بەغداوە لەگەڵمە. بەڕێز محەممەد سپاس کە لەگەڵ کوردستان 24 ئەمریکا جەخت لە پاراستنی قوارەی دەستوری هەرێمی کوردستان لە چوارچەوەی عراقی فدراڵدا دەکاتەوە. پێتان وایە فدراڵیەت لە عراق لەگەڵ ڕووداوەکانی ڕابردوو ئێستا مانایەکی ئەو تۆی ماوە؟ تحية لجنابك ولمشاهديكم. سڵاو ڕێزم بۆ جەنابتووە بۆ بینەرانی کوردستان 24 لە سەرەتادا دەمەوێت کە سەرخۆشی لە بەڕێز بارزانی و منەماڵەکەی بکەین بە هۆی کۆچی دوایی خوشکی بەڕێزیان کە جەنابی سەرۆک بارزانی نمونەیە کە بۆ هەموو نەتەوەکانی میلەت و داوای ئازادی دەکات. بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و مەسرور بارزانی و سەردانەکەی بۆ ئەمریکا بەتایبەت لەم کاتەدا کە کێشەوالەنگاری زۆر هەن لە نێوان حکوومەتی فیدرال و هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بڕیارەکانی دادگای فیدرالی وای کردووە کە بەشی هەرێمی کوردستان بخواوە هەروەها ڕێز لە دەستوری عراق نەگیرێت کە فیدرالی و هەرێمەکانی تێدا جێگیر کرا و هەرێمی کوردستانی شێکی تایبەتی هەیە. من پێم وایە ئەم سەردانەوە و کەسایەتی مەسرور بارزانی دەتوانێت لە گفتوگۆکاندا شتێکی گەورە بکا لەگەڵ سەرکردەکانی ئەمریکا و کەسایەتی سیاسی ئەمریکیەکان. من پێم وایە ئەم دەستپێشخەریە زۆر گرنگە لەم کاتەدا هەتا داوای ئەمریکا کە دەیەوێت حکوومەتی عراق کێشەکان چارەسەر بکەوە هەروەها ڕێزی شەرەکا و مافەکانی هەرێمی کوردستان لە کوردستان بگیرێ. ئەگەر ئەمانە حکوومەتی عراق ئیلتیزام بکا بە شەرەکاوە هەروەها خۆی ڕاست بکاتەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و مافەکانی هەرێمی کوردستان بدا، من پێم وایە کە ڕەوشەکە زۆر باش دەبێت. بەڵام ئێوە دەزانن، بینەران دەزانن کە هەندێک هێزی سیاسی هەن لە عراق نەیانەوێ کە ئارامی سیاسی هەبێ لە نێوان حکوومەتی فیدرالی و ئەمریکا چۆن دەتوانێت عراق پابند بکات بە ئەو مافانەی کە پێویستە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ بکات؟ بۆ نمونە دەستورە و ئاڵۆزیانی کە ئێستا لە عراقەیە ڕوبەڕووی هەرێمی کوردستانیش بۆتەوە. ئەمریکا چه ڕۆڵێکی لەم نێوانە دەبێت لە دوای ئەم سەردانە و ئەم کۆبوونەوانە؟ بێگومان هەمومان دەزانین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتێکی زلهێزەوە گەورەوە، هەروەها پانتای گەورەی گرتووە لە ڕەوشی سیاسی عراق، دەتوانێت زۆر لە ڕێڕەوەکان ڕاست بکاتەوە و هەروە زۆر لە کێشەکان چارەسەر بکە. من پێم وایە لەم کاتەدا نامە بۆ حکوومەتی محەممەد شیع سوودانیەوە کە کێشەکان چارەسەر بکاوە، هەروەها ڕێزی مادە دەستوریەکانی عراق بگرێەوە، یاساکان ڕێزیان لێ بگیرێەوە، یەکسانی و شەراکەت لە بەرچاو بگیرەوە، مافەکان کە لە نێو دەستوردا نووسراونەتەوە پێویستە جێبەجێ بکرێن. ئەمریکا دەتوانێت وا بکات کە حکوومەتی عراق ڕێز لەم بابەتانە بگرێەوە. هەروە دەزانین کە کێشە هەن لە بەینی حکوومەتی عراق و ئەمریکاش، بەڵام ئەمریکا دەتوانێت ڕێڕەوەکان ڕاست بکاتەوە لە عێراق و لە ناوچەکەش. بۆیە ئەم بۆ چوونە وا دەکات کە حکوومەتی محەممەد شیع سوودانی بەبێ فشار و بەبێ ئەوەی کە فشاری لەسەر بکرێ مافەکان بدا بە هەرێمی کوردستان. هەرێمی کوردستان مەکانە و ڕەوشێکی خۆی هەیە کە فەزلێکی زۆری هەیە. جەنابی سەرۆکە حکوومەتی هەرێمی کوردستان فەزلێکی زۆریان هەیە لەسەر بەغدا لە چارەسەرکردنی کێشەکان و دەورێکی زۆریان هەبووە بۆ ئەوەی حکوومەتەکان پێک بێن و هەروەها نمونەیەکی گەورە هەیە لەسەرەوەی کە هیچ کاتێک ڕێز نەگیراوە لە مافەکان لەلایەن هەندێک کتلی سیاسی لە بەغدا. ئەم دیدار و کۆبوونەوانە هەڵگری مەسەج و پەیامی زۆر گرنگی ئەمریکا بوو بۆ وڵاتانی ناوچەکە، وڵاتانی ئەقلیمی و هاوکات عراقیش. پێتان وایە ئەم مەسەجانە کاریگەری لەسەر هاوکێشەکانی داهاتوو دەکات؟ هاوکێشە سیاسیەکان بە چه ئاراستێک دەگۆڕێت هەم وڵاتانی ئەقلیمی هەم لە ناوخۆ لە عراقدا؟
طبعا الكل يعرف شخصية مسرور. هەموو کەس دەزانن کە جەنابی سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان مەسرور بارزانی کەسایەتیەکی عەقلانیەوە هەروەها خاوەنی ئەزموونێکی گەورەیە لە گفتوگۆکردن لە دانوستاندن شەراکەیەکی ڕاستەقینە هەیە لە نێوان هەرێمی کوردستان و ئەمریکا. ئەمریکاش جددیە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان لەلایەن ئەمن و ئاسایشەوە پارێزراو بێت. ئەم گفتوگۆیانە و ئەم دانوستانەکە مەسرور بارزانی کردنی لە ئەمریکاوێکە چۆن وڵاتە جیرانەکان ڕێزی سەروەری عراق دەگرن و ڕێزی سەروەری هەرێمی کوردستانیش دەگرن. ئەمریکا ئێستا جددیە کە زۆر لە کێشەکان لەم ناوچەیە چارەسەر بکەوە ڕەنگە هەندێ ئەمرازی دیکە بەکاربێنێ بۆ ئەم هێرشانەی بۆ ئەم دەست درێژیانە کە دەکرێنە سەر هەولێری خۆشەویست و هەندێک ناوچەی دیکە. ئەمە نامەیەکی گرنگ بوو بۆ ئێران بۆ تورکیا بۆەوەی سەروەری عراق ڕێزی لێ بگرن و هەروە ڕێزی هاوڵاتیان بگرن لە هەرێمی کوردستان و هەروەها دەست درێژی نەکەنە سەر مافەکانی مرۆڤ و خەڵکی سڤیل ژانیان نەکەوێتە مەترسیەوە. ئەمریکا دەتوانێت ڕێڕەوەی پەیوەندیەکان ڕاست بکاتەوە. من پێم وایە لێرە بەرنامەیە هەیە بۆ داهاتوو و هیوامان وایە کە وڵاتانی جیران پەیوەندیەکانیان ڕاست بکەنەوە چونکە سزای ناودەوڵەتی هەن لە سەرەوانەی کە هەر کەسێک سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق ببەزێنن. دەزانن کە ئێران لە ساڵی 2020 تاوەکو ئێستا 243 جار هێرشی کردوتە سەر هەولێر لەلایەن گروپەکانی و 2 جاریش بە موشکی بالستی لەسەر هەولێر. من پێم وایە کە مەسرور بارزانی سەرکەوتوو بووە لە سەردانەکەی بۆ ئەمریکا هەرچەندە هەندێک لایەن و هەندێک میدیا و لایەنی سیاسی ویستیان کە سەردانەکە بشێوێنن و دەوری سەرۆک وەزیران بشێوێنن بەڵام نەیانتوانی و سەرۆک وەزیران توانی لە ڕۆژانی ڕابردوودا لە گفتوگۆکانی لەگەڵ ئەمریکا سەرکەوتوو بێت لە پەیوەندیەکان لە نێوان هەردوو. بەڕێز مەحموود دیارەکە لە هاوکات لەگەڵەوەی کە باس لە دەرکردنی هێزەکانی ئەمریکا لە عێراق دەکرێت و هێرشەکان بۆ سەر هێزەکانی هاوپەیمانان بەردەوامە. ئەمریکا لەم دیدارە لەگەڵ سەرۆکی حکوومەت باس لە پاڵپشتی بەهێزی پێشمەرگە دەکاتێک و هاوپەیمانێکی سەرەکی ئەمریکا ناوی دەبات. ئایا ئەمە دەتوانێت تا چەندە لەسەر سەقامگیری ناوچەکەوە هەروەها ئەو پەیامە گرنگی ئەمریکا گرنگ بێت بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان؟ خاتونی بەڕێز پێشمەرگە هێزێکە کە دانی پێدراوە لە دەستوری عێراقداوە هێزێکی عێراقیەوە. پێشمەرگە خاوەنی مێژوویەکی گەورەیە لە سەردەمی ڕژێمی سەدامداوە دەورێکی زۆری هەیە لە ئەمن و ئاسایش لە زۆر ناوچەداوە دەورێکی دیاریان هەبووە لە بەرەنگاربوونەوەی داعش و ئازادکردنی هەندێک ناوچە کە داعشی بربەرەی لێبوون. پێشمەرگە قودرە و ئیمکانیەتێکی گەورەی هەیە وەروە ئەزمموی هەیە وەروە سەرکردەکان و بەرپرسانیشیان زیرەکن و دەتوانن شوێن ئازاد بکەن و هەروەها ئەو پانتاییانەی کە کەسی لێ نییە بە پارێزگاری لێ بکەن بە سەرپەرشتی بەڕێز بارزانی کە تەوجی پێشمەرگە دەکا بۆەوەی مافەکانی مرۆڤ بپارێزن و هەروە یەکسانی لەگەڵ هاوڵاتیان ڕەفتار بکەن. لە ڕابردوودا ئەمانەمان بینی کاتێک کە داعشاتە ناو عێراق و سێ بەشی عێراقی گرت دەورێکی دیاری پێشمەرگا بوو لە بەشیکردن لە ئازادکردنی مووسڵ و هەندێک ناوچەی دەوروبەری کەرکووک و هەروە دەورێکی دیاریە بوو لە ڕاوەدوونانی داعش و هەروە ئەو هاوڵاتیان و ئەو ماڵباتانەی کە لە ژێر گەفی داعش بوون دەریان بێن و هەروە بپارێزن. هێزێکی بەڕێزە محتەریمە و دەتوانی تیرۆرستان دەربکا و قەلاچۆیان بکات لە هەر شوێنێک بن. هێزێکی عێراقیە و لە دەستور جێی کراوەتەوە بەشێکە لە منزومەی سەربازی. بەڕێز مەحموود ئەگێلیە مینداری گشتی حیزبی ئۆمەی عێراقی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵ کوردستان 24.